ئەگەر وەکو کاک میرشاد پارێکی باشتان پێنیە لە سیارەکانتان سەرفیکەن بۆ سێفتی ئۆفرۆد مەکەن. ستاوە لەبێ بۆ ئۆفرۆداتونەتە ماوەت؟ بەڵێ ئێمە گروپی کوردستان ئەکسپلۆرین، هەم ئۆڤڕۆ دەکەین هەم کەمپینەکەین، بەڵام ئێمە زیاتر کەمپینەکانمان چەند برایشین لەگەڵ یەکە عایلەیە گەنجانە هەمووی ینی هەمومان هەر هەفتە لە شوێنێکی. باشە. بەڵێ چەند شوێن گەڕاوە؟ وەڵی ئێمە چەند شوێنگەڕایی ناژمێردرێ بڵین چەندێکە، بەڵام ئەتوانین بڵین 180 گروپستان گەڕاین. ئارا وەڵڵا جا لە دەڤەری سلێمانی و هەرچی شوێنمانە هەرچی شوێنمانە ئێمە سیارەکانمانی تر ئەتوانین بۆ هەموو شوێنێک پێ بڕێن لەبەری ڕێگە پێدراون و ڕقم و جایزن بۆ هەموو شوێنێک دەتوانین لی بخۆین. کاتە ڕازگۆ بە لەگەڵ ماڵە شوێنانەی کە ڕۆژی کامیلامەی خۆشتر بوو. وەڵاهی تەمان ئێمە بەلایانی خۆم بە نسبەتی خۆم نازان بۆ وانیکە بەن شارباژێرم هەمی پێ خۆشترە. شارباژێری خۆمان زۆر لە هەموو شوێنەکانم پێ خۆشترە. باشە کاتێ ئۆفرۆ دەکەن ئامادەکاریەکانتان چیە سەرەتا پێش دەرچوون؟ ئێمە کە ئۆڤڕۆ دەکەین ئێستا بە نسبەتی ئەم سیارێمان چەند سیارێکی ترمان هەیە، قایشی سەیفتیە کڵاوە و سیارەکانمانەوەی بۆری ڕێژ کرابێ بۆی هەچ حاڵەتێکی نەخوازدا و ڕووبا گیانی سایق و سەرنشینەکە سەلامەت بێ. باشە ئێستا هاتوونەتە شوێنێکی وە لە ڕووی خواردن و پێداویستیەوە بچیتان پێ؟ وەڵاهی ئێمە هەرچی شتە پێمانە، ئەتوانین بڵین ئێستا ئەوە شەوێکە لە گەشتین بەشی هەفتەیەکمانەوەمان پێ بەبێ ئەوەی بچین بیج لایەگە شت حازر. ئەبێ خواردەکە دیاریکراوەیە کێشەتان نییە؟ نانا ئەیتر حەسەب گەشتە گەشت هەیە نەفرێک بۆ هەمووی شت حازرە گەشت هەیە حەزەکەین هەر یەکە شتی خۆی دروستکە بەس ئیتر کامل تاجیزادی نەدەرەوە. سەرکێشیەکان تا هیچ تووشی گرفت بوویتەوە سیارەکەت هیچ وەرگەڕاوە یانەوەی لەگەڵ؟ وەڵی ئێستا ئەم سیارێمان تا ئێستا 4 جار وەرگەڕاوە هیچیشی لێ نهاتوو لەبەرەی سەیفتیەکەی زۆر بەقوتە، زەرەری گیانی و ئەم شتانەش تەنانەت هیچمان لێ نهاتوو برینارێکی بەسیتیش. حەزەکەم تۆ ئەمە بە خەڵک بڵێ هەموو سیارێک بۆ ئۆفرۆد نابێت، ڕێنمایی ئێوە چییە کە شارەزات؟ وەڵاهی تاوان هەموو سیارێک بۆ ئۆڤڕۆد نابێ، ینی سیارێک لەسەر بیلادی بێ و تۆ بینتە سەرجادە و لەسەر شاخ و داخ و لە شوێنێکە ئۆڤڕۆدی پێ بکەین جایز نییە. ئەبێ کە سیارێک جایزکەی بۆ ئۆڤڕۆد دەستکارێکی زۆر زۆری و هیلاکەتێکی زۆر زۆری شێ، ئەمان وەکو پێم وتی بۆری ڕێژ و بە کوردەکەی پارێکی باشتری شێوێ، هەر سیارێک لەسەر بیلادی بێ و تایەکی بخەیتە ژێر و بڵێ یاڵە ئۆڤڕۆد ئەوە ئۆڤڕۆدی پێ ناڵێن لەبەری تۆ سەرکێشی بە گیانی خۆتەوەکەی. میرشاد ئەگەر وەکو کاک میرشاد پارێکی باشتان پێنیە لە سیارەکانتان سەرفیکەن بۆ سێفتی ئۆفرۆد مەکەن. دەستە خۆش زۆر سپاس.